دەچینە کەرکووک لەوێ لەگەڵ بەڕێز کاک سالم زەنگەنە بەڕێوبەری وەقفی سنی کەرکووک گفتوگۆ دەکەین. ئەوان ئەگەر بڵێن بەزمەکەیان ناوەتەوە یان با بزانین ئەوە چی بوو لە کەرکووک ڕوویدا، نە کەرکووک و ناوچەکانی دیکەش عێراق هەمووی بەگشتی لە ڕووی ئیداریەوە کەرکووکیش سەر بە ناوچە دابڕێنراوەکانەوە سەر بە لە ڕووی ئیداریەوە بە دێمە هەر کوردستانە، بەڵام ئێستا لە ڕووی ئیداریەوە بە پێی دەستور ئەوان پابەندی بڕیارە ئیداریەکانی عێراق دەبن. کاک سالم سڵاوت لێبێ، ئەم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. جەژنت پیرۆز، ئێمە لە کوردستانەوە دەڵێن جەژنت پیرۆز. ئەوەی لە کەرکووک ڕوویدا چی بوو؟ ئەم بڕیارە لە چیەوە سەرچاوی گرتبوو؟ سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەران و سوپاسی ئێوەی شەکەم و جەژنی ڕەمەزانیش پیرۆز بێ لە برایانی ئەو کەسێکەوە کردوێتی جەژن لە کوردستان و خی گەورە تاعەت و عیبادەتی قبول کردبێ لە هەموو و سوپاسی ئێوەی شەکەم بووە بانگێشتمانتان کردووە بۆ ئەمای کەوا ڕوونی کەینەوە بۆ خەڵکی شاری کەرکووک و دەوروبەرشی. ئێمە وەکو دیوانی وەقفی سونی کەرکووک پابەندین بە ئەوامرەکانی وەقفی سونی بەغداوە. حتمما ئێمە فەرمانبەری وەقفی سونی بەغداین و دەبێت پابەند بین بە ئیداری ئەو ئەمرانی کەوا دەرەکرێ لە بەغداوە پابەند بین پێوە، چونکە ئەمە بابەتێکە بەڕاستی بابەتێکی ئیداریە و بابەتێکی دیریشە. ئێمە ئەمرەکانمان بۆ دێت، ئەوان ئیعلانیان کرد وتیان سبەینێ تەواوکەری مانگی ڕەمەزانە کەواتە ئەمڕۆ و ڕۆژی دووشەمیش ئەکاتە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی ڕەمەزانی پیرۆز. باشە، ینی ئەوە بڕیارەکە بڕیارێکی ئیداریە، بەڵام پێشوەختە ناکرێ مەسەلەن ئەم پرس و باسانە هەندێک یەکلا بکرێتەوە، ئایا لە ڕووی ئیداریەوە بۆی ئەم کێشانە ڕوونەدا، ینی ناکرێ بۆ نمونە پشت بە زانست ببەسترێ، شەرا دەڵێت تەنها بە چاو ببینرێ. دەزانم بەڕێزت ینی ئەمە ڕەنگە پرس و باسی ئێوە نەبێ، بەڵام دوجار بەرۆکی ئێوە دەگرێتەوە. ئێستا خەڵک ئاراسی ڕەخنەکانی ڕەنگە هەر بەرەڕووی ئێوە بکاتەوە. ینی من بەڕێزێک کە لەم بابەتانەدا کار دەکا پسپۆڕێتی هەیە، زانیاریکی بڵاو کردوتەوە لە ئێستەوە دەڵێ ناسا پێمان دەڵێ ساڵی ئایندەکەی ڕەمەزانەوە کەی جەژنە. با من زانیارەکەی وەکو خۆی بۆ بخوێنمەوە. دەڵێ بە پشتبەستن بە زانستی گەردوناسی و زانیاریانە ئەو زانیارە زۆر وردانی کە هەمانە لەسەر جوڵە و شوێنی زەوی و هەموو هەسارەکان و مانگ زۆر بەوردی دەتوانین سەرەتا و کۆتایی هەر 12 مانگەکەی تەقویمی هیجری بزانین. هێندە ورد تا ڕادەی ئەوەی یەک خولەک لە ئێستادا بۆ هەر ساڵێک بمانێ بۆ هەر بست و کونجێک وەر شاروڵاتێکی سەر ڕووی زەوی نەوەک تەنیا بۆ ساڵی داهاتوو، بەڵکو لە ئێستاوە بۆ سەدەها ساڵی ئایندەش هەموو زانیارەکان لە لای ناسا هەن و بەردەستن بۆ هەر کەسێک کە بیاوێت. بۆ نمونە دەڵێ وەکو بەڵگا ئەم زانیاریانە دەخەمەڕوو بۆ ساڵی ئایندە بۆ 2026 دەستپێنگی مانگی ڕەمەزانی پیرۆز هەفتەی 2/2026 کاتژمێر 3:01 خولەکی پاژنیوەڕۆ دەبێت بە کاتی هەولێر. بەڵام چونکە ئێوارەکەی ئەو ڕۆژە دوای خۆراوە بوون، هیلالی مانگ لە کوردستان بە چاو بە تەلسکۆبیش نابینرێت. بۆیە 19 شوباتی 2026 یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە بێ لە ئێستا بۆ 2026 ینی. کۆتایی مانگی ڕەمەزانیش 19/2026 دەبێت، کاتژمێر 4:23 بەرەبەیان دەبێت بە کاتی هەولێر، واتە ئێوارەکەی 19 ئازار 19 هیلالی مانگی شەوال بە چاو لە کوردستان دەبینرێت، واتە 20/2026 یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە و ڕەمەزانی 2026 29 ڕۆژ دەبێت. یعنی لە ئێستەوە ناسا ئەم زانیارێ وردەی لە بەردەستدایە و دەیخاتە ڕوو. شەرع مانعی هەیە لەوەی کە ئێوە پشت بەمە ببەستن؟ کاک سالم؟ بەڵێ، پرسیارەکەم ئەوەیە، شەرع مانعی هەیە لەوەی کە ئێوە پشت بەم زانیارێ دەقیقەی ناسا ببەستن؟ ئێستا کاتێکە کەوا تەکنۆلۆژیا و علم پێشکەوتووە، ئەوە شتێکی نەشاراوەیە. خەڵکان یەکجاروا هەبوو نێزانی کەی حەجە و کەی مەوسمی ڕەمەزانە و کەی مەوسمی، بەڵام ئێستا
زۆر جیاوازە لە ساڵانی پێشوو تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئەزانێت 10 ساڵی کە چی ئەبێ وەکو کەشناس سیرەکەی ئێستا ئەزانێت ئەڵێ سبەینێ یان هەفتەیەکی دیکە بەفرە بارانە لە کوردستان لە هەرێم لە بەغدا لە داخلی هەموو عێراق بەڵام ئەم بابەتە بابەتی جەژن زیاتر بابەتێکی ئاینیە پەیوەندی بەوە هەیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفطروا صوموا لرؤيته وأفطروا لرؤيته مانگتان بینی بە ڕۆژوو بن و مانگش دەرکەوتکەوە تر بیکەنە جەژن و بە ڕۆژۆکەتان بشکێنن و بیکەن بە جەژن ئەمە بابەتێکە بابەتێکی دینیە بەڵام کەسێک سەیرەکەی ئەڵێ ئەم بابەتە بۆ وای لێ هات و بۆ وای لێ نەهات ئێمە بەشێکمان نییە لە کەرکووکە تەحدیدی بکەین ئەمە لە بەغدا عولەمای فەلەکەیە گەردوون ناسەکان مەجمەعی فەقیه هەیە وزارەتی ئەوقاف هەیە علەمای ڕەئی هەیە لەوێ قەرارە دەنە سەری ئەمە بە کۆیە چونکە ئەمە بابەتی حرام و حەڵاڵە بابەتێک نییە سیاسی بێ خەڵک بە کەیف خۆی بڵێ ئەبێ یان نابێ ئەمە ئەگەر ئەم بابەتە من بە زۆر بە تۆ بڵێم وەرە بە ڕۆژووش نەبێت چونکە لە ڕۆژی جەژنە ڕۆژوگرتن حرامە ئەگەر لا یەکێک بڵێ ئەمە جەژنە ئەمڕۆ ئێستا ئەمڕۆ جەژنە مانگ بینراوە بۆ نمونە کە لە کەرکووک ئێوە بە ڕۆژوون ئایا ئەو ڕۆژوە حرام نییە لە جەژندا بە ڕۆژوو بی براکەم ئێمە پابندی بە ئەوامری دیوانی وەقفی سونیەوە ئەوان لەوێ ئەڵێن ئێمە مانگمان نەبینیوە کەواتە مانگیان نەبینیوە لای ئێمە ئەبێتە تەواوکەری ڕەمەزان بۆ بەڕێزانەی کە بۆ نمونە ئەمڕۆیان کردووە بە جەژن سەر بەخۆ خۆیان بابەتە کار ساییە ئێوە هیچ قسەیەکتان نییە لەو ڕۆ لە کەرکووک هەڵبەتە وڵای خەڵک ئێمە وەکو بابەتی ئاینی خەڵک ئازادە بین خۆی و خی گەورەیە چونکە ناتوانانی تۆ خەڵک ئیجبارکەی جابرا خەڵکێک هەیە هەر نوێژ ناکە ئەوانە چی بڵین خەڵکێک هەیە هەر ئەستن ئیمانی بە ڕەمەزانیە ئێمە لەگەڵ ئەوانەیە ئەگۆین و قسە دەکەین نۆڵین ئەوەی کە ئەوامری وەلی ئەمانە لەسەر بڕیاری ئێوە لەسەر پابندبوون بە بڕیاری ئێوەوە بۆ نمونە ئەمڕۆیان کردووە بە جەژن یا بە ڕەمەزان و بەردەوامی ڕەمەزان یان ئێمە پەیوەندی بەوانەوە نییە کە بۆ نمونە خۆیان نوێژ ناکەن یا ڕۆژ و ناگرن ئەمانە لەسەر بڕیاری ئێوە ئەمڕۆ بڕیاریان داوە بەڵێ ئێمەش پابندین بە ئەوامرەکانی دیوانی وەقفی سونی بەغداوە ئەڵێت سبەینێ تەواوکەری ڕەمەزانی پیرۆزە ئێمەش هەروە ئەمڕۆ پابند بووینەبەوە لەسەر بڕیاری دیوانی وەقفی سونی بەغدایە ئەکیت هەر کەسێکیش بەر ئەوەی کە وەلی ئەمری ئەم شارە دیوانی وەقفی سونی ئەوانن سەی ئەوەی ناکەن و ئەزانن ئایا جەژنیان جەژن نییە خۆ کاکە خەڵکانێکی عادی نە ئامێری تلسکۆپیان هەیە سەیری مانگ بکەن و ئەوانە دەبێت پابند بن بە ئەوامرەکانی هەر ئەمرێک هەر فەرمانێک لە حکومەتەوە دەرچێت پابند بن بە ئەمری حکومەتەوە باشە کاک ساڵم لە سەرەتا وترا بەیانی جەژنە لەوێش بەڵام دواتر وەکو دەڵێن ینی بڕیارەکە گۆڕا ئەمە چی بوو لە سەرەتاو بەیەوە وترا کە جەژنە وڵی من ناتوانم لە بابەتی ئەوانە قسە بکەم چونکە ئەوان خۆیان خاوەن قەرارن ئەو پرسیارە ئاڕاستی ئەوان بکرێتەوە زۆر باشترە بەڵام من ئەوەندەی لێ ئەزانم ئێمە فەرمانیان پێمان کرد بە ئێمە یانگوت سبەینێ تەواوکەری مانگی ڕەمەزانە هەڵبەتە ئەوان شارەزان لەو بابەتە ئەوان ئەزانن مانگیان بینویان نە چونکە ئەمە بابەتێکە وەکو ئاماژەم پێکرد بابەتی حرام و حەڵاڵە هەر کەسێک کەوا فەرمان بە یەکێک بکە حرامی حەڵال بکە حەڵاڵی حرام بکە ئەوە ئەمام الله خۆی بەرپرسە بێت و دەبێتیش ساڵانێک بەبییرتان دێ 2023 بوو حاڵەتێکی وا ڕوویدا ئەوەیش ئەوە بوو حتاکو دەوڵەتی سعودیا فەرمانی کەوت دەبێ ئەو ڕۆژێکە خوراوە فدەی ئەو هەموو بسڵمانە بدرێت باشە کاک سالم حەز ناکەن ینی بڕیارەکە بۆعدێکی سیاسی هەبێ بۆی کە تەفرەقە دروست نەبێ سبەینێ شیعە و سونە پێکەوە جەژن بکەن لە عێراقدا وڵی مامۆستای بەڕێز خۆی ئێمە دین ثەوابتە دین ئەوە نییە بە کەیف خۆی خەڵک بیگۆڕێ بێنێت تێپاڵ ئەم بێنێتە پاڵە ئەو بێنێتە پاڵ ئەو بەڵام دە هەموو کاتێکە یەک ڕزی یەک دەنگی ئەمە ئەمن و ئاسایشی ئەو شارە زۆر شتێکی گرنگە ئەبێ مڕاعاتی بکەی بەڵام نەکو لەسەر حیسابی ئاینی ئیسلامی پیرۆز ئاینی ئیسلامی پیرۆز
هەموو کاتێک لەگەڵ ئەوەیە بووەکەوە پێکۆژیان و یەکسەفی و یەکوتەیی ئەویش ئەوەیەکەوە یعنی لوبی دینی ئیسلام پێکۆژیانە ئەمە بابەتە سیاسی بێ سیاسی نەبێ ئەوە لای ئێمە وەکو ئەوامری دیوانی وەقفسنی پابندیم پێوەیکەوە پێمان ئەڵێن سبەینێ تەواوکەرە دەبێت لای ئێمە تەواوکەر بێ ئێتر ئەگەر سیاسی بێ و سیاسی نەبێ ئێمە هیچ هینێکمان نییە لەو سیاستە ئەمە بابەتێکی ئاینیە لای ئێمە باشە کاک سالم لە ڕووی ئیداریەوە ئێوە بێ پابندن بە بڕیارەکەەوە و ڕای بگەێنن کە خەڵک پابند بێ بە بڕیارەکەەوە بەڵام وەکو خۆت بڕات وایە ئەم ڕۆژ درێژە پێدەری مانگی ڕەمەزانە کە مانگ بیندراوە و مانگی شەوال دەرکەوتووە من دوێنێ شەو لە کەناڵەکانە ئێمە ئیعلانمان کرد و سەفحەی خۆشمان هەیە ڕسمیە پێیان ماوتووە ئێمە لەسەر ئەو بڕیارە سبەینێ تەواوکەری مانگی ڕەمەزانە و ئەو کەسێکیش پابند نەبێ بەم بڕیارانەوە بەس یعنی بەڕاستی ئێمە قبولی لێ ناکەین چونکە دایمەن هەر کەسێک دەبێ جێبەجێکردنی فەرمانی لەکێ لەسەر خۆتەوە بێ ئەبێ وەکو خۆی جێبەجێی بکەێت چونکە هەر لە شەرعیشا خوای گەورە خۆی وافەرمێ یعنی ئەطیعوا الله وأطیعوا أولی الأمر منکم ئێمە ئولی ئەمر پێمان ئەڵێ سبەینێ جەژنە ئیکەین بە جەژن پێمان ئەڵێ سبەی بیکەین تەواوکەری ڕەمەزان بێ ئیکەین بە ڕەمەزان کێشەمان نییە لەو شتانە بەڵام ئەگەر بابەتەکە پێم خۆشە زیاتر نچێتە بابەتی ئەوە دە سیاسەتەوە چونکە دین بەڕاستی زۆر جیاوازە لە بابەتی سیاسی باشە کاک سالم ینی ناخۆش نییە ئەمڕۆ لە کەرکووک جەوێک دروست بووە ینی خەڵک جەژنێکیەیە کەچی شتێک دروست بووە ینی نیوەی خەڵک بە ڕۆژووە نیوەی جەژنە نازانێت جەژنە پیرۆزە لە یەکتری بکە نەکە سەردانی یەکتر بیکە نیکە ینی دەیانە دووتراوە گوایەوەی کە حەزی لێ جەژن وێ با بچێ بۆ سلێمانیە بچێ بۆ هەولێر بەڵێ ئەو بابەتە حەزەکەم ئەوە زیاتر ڕوونکەمە بۆ جەنابتان ئینسان دایمەن ئەبێ کەسێکی زۆر یعنی منصف بێت کەسێکی زۆر ئەوە ڕازگۆ بێت یعنی ئەو برا بەڕێزە پرسیارەکە ئەڵێ ئایا بۆچی لە کوردستانە کردویانە بە جەژن بۆچی لە کەرکووکە نەکراوە بە جەژن ئەوە بابەتێکە وتم کاکێک گیان خۆ ئێمە لە کەرکووکە ئەژین ئێمە پابندی بە ئەمرەکانی بەغداوە کالێ سبەینە جەژنیە و هەر کەسێکیش ئەگەر پێی خۆشە بچێتە ئەوێ جەژن بکە ئەوە با بخۆی بچێت بەڵام ئێمە کە لێرەین پابندی ئەو ئەمرانین کەوا لە بەغداوە بۆمان هاتووە زیاتریش ئەوەیە برا بە ڕێزەکانم دید شتێکە تەوقیفیە بە کەیف من و تۆ نییە و دوایەوەیش من ناتوانم بە خەڵک بڵێم کاکە تۆ مەیکە و کاکە بیکە بەڵام ئێمە مزگەوتمانێت لە مزگەوتەکانمانەوە قبوڵمان نییە هەچ کەسێک بە کەیف خۆی بڵێ جەژنە و جەژن نییە باشە کەواتە ئەگەر مامۆسایەکی ینی بەڕێز بەرمەبنای ڕوانینی خۆی و ئەوەی کە مانگی بینی بێ باوڵاتیانی وتە بێ بیکەن بە جەژن لێ پرسیینەوەی لەگەڵاکرێ ئەکید وایە چونکە ئێمە ئەوە من ئەم قسێم زۆر جا دووبارە کردەوە ئێمە پابندین بە ئەمری بەغداوە بەغدا پێمان ئەڵێ وایە هەڵبەتە ئەم نەجیهازیەکی بتەتەوری هەیە یەکێکە لە زاناکانی گردون ناس یعنی ئەو مامۆستایە بە کەیفی خۆی چۆن ئەڵێ مەسەلەن ئەوە ئیشتیهادە یان ئەم مامۆستا بەڕێزە لە ناو 200 500 ئێمە هزار مزگەوتمان بەس لە داخلی کەرکووکە هەیە بێ لەوەی لە ئەتراف و ئەقزێ و نەواحەکان ینی ئەم مامۆستایە ئیشتیهادێکی واکات نابێت شتێکی نامۆ باشە کاک سالم هەر بۆ خۆی بۆ دەستنیشانکردنی جەژن و ڕەمەزانیش هەمیشە کە لیژنەکان دەستنیشانەکردن لایەن حکومەتەوە و دەڵێن هەر هاوڵاتیەک ئەگەر مانگی بینی ئاگادارمان بکاتەوە لە ساڵانی ڕابردوشدا هەروە بووە دەڵێن هاوڵاتێکی یاسایش ئەگەر مانگی بینی بەدەر لە لیژنەکانی ئەوان ئاگادارمان بکاتەوە ئیترە و کاتە وەکو دەڵێەوە باڵێ و خەڵکە دەکەوێتە سەر و هاوڵاتیە بە مەرجێک هاوڵاتیەکە هاوڵاتیەکی ساغ و سەلیم بێ و خەڵک شایەدی ئەوەی بۆ بدا کە ئینسانێکی بڕوادارە و بڕوای بە قەزیە ئاینیەکە هەیە ینی چکێشی تیاگەر مامۆسایەکی ئاینی مانگی بینی بێ بۆ نمونە بڵێ کاکە جەژنە من ڕوونم کردەوە برا بە ڕێزەکەم ئێمە ئەلێن مامۆسایەکی ئاینی کە بینیەتی بۆ خۆی دەبێ
دەبێت دیوە وەقفی سونی کەرکووک ئاگادار بکە ئێمەش ئەو کاتە ئەو ڕێی مامۆستا بەڕێزە ئەنێرینە بەغدا خۆمەستە ئیمڕۆ عەسری تەکنەلۆجیایە ماشەڵڵا ئەم مۆبایلە دووری 4 ساڵت بووە کاتە لەحزەیەک ئەتوانین پەیوەندی بکەین بە بەغدا و بڵێن مامۆستایەکی بەڕێز مامۆستایەکی ئاینی خۆشەویست مانگی بینیوە ئێوە ڕێیتان چیە ئێمە لە کەرکووک بینیومانە ئەو شتانە زۆر تەبیعیە ئەتوانین ئەو بە ئاسانی نەقلیکەن و بیدەین بە وزارە بەڵام لێرە چی ئەگەێنێت ئەوەیە هەر کەس ئەگەر ئێمە کە ئەو خەبەرە نەقڵەکەین ئەگەر بە قسەی ئێمە نەکەن ئەو کاتە خەڵک خۆی بەرپرسە بێت یعنی ئێمە ناتوانین بڵین ئێمە لە سەرەوەی ئەوان نیمان لە سەرەوەی ئێمە ئەمر هەیە ئێمە نەقلێکین مجرد ناقلێکین ئەلین کاکە مۆزوعەکە ئاوهایە هەر کەسێکیش پابند بێ پێوەی ئەوە ئەمام الله پێکاوێتی و هەر کەسێکیش پابند نەمێ من ئەڵێم هەر ئەگەر مامۆستایە بێ ئەگەر خەڵکێ بێ دەبێ قسەی لە خۆی گەورەتر وەربگرێت و ئیشی پێ بکات. زۆر بەڕێز کاک سالم زەنگەنە سپاس دەکەم بەڕێوبەری وەقفی سونی کەرکووک سپاس بۆ وەڵامدانەوەت و وەڵامی پرسیارەکانمان لێسەوە جەژنتان پیرۆز سپێنێژ لەوێ جەژنە بە هیوایەوەی هەمووان پێکەوە جەژنێکی پڕ خێر و بەرەکەت بەڕێ بکەن سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.